دکتۆر ئەنجامدانی قەستەرە و شەبەکە و باڵۆن باشە لە ئێستادا لە سنتەرەکانی دڵ و نەخۆشخانەکان بە بەردەوامی و ئەنجام دەدرێت. ئایا ئەنجامدانی ئەوانە چەند پێویستە بۆ دیاریکردنی نەخۆشیەکان یاخود چۆن دیاری دەکەین کە ئەو نەخۆشە پێویستی بە قەستەرە و شەبەکە و باڵۆن هەیە؟ زۆربەی نەخۆشەکان دێن بە معاناتە چیەوەتە کۆمپلینە چیەیە سینجی دێشی تەنگە نەفەسە ئەوی جەنابەت باس کرد یاخود دڵی سەریع لێ دەدا یاخود بێتاقەتە زۆر بێتاقەتە دێت ئەمەش ئەو پشکینانەی بۆ دەکەین کە ئاسانە لەک نەخۆمان ئیکۆیە تەختیتە فەحسی خوێنە وهروە گوێ لە نەخۆشەکەی ڕدەگرین کە کاتێک لۆما ڕوون بۆ کە پێویستە قەستەرە بکرێ قەستەرەکەی دەکەین لۆی نەخۆشەکە نەک بە چارەسەر و بە دەرمان بەڵکو بە دەمارکردنەوەکە وەزعی باشتر بی و بە خۆشحاڵیەوە نسبەتی زۆری نەخۆشیەکان ئیسفادەی باش لە فەحسی قەستەرە دەکەن و ژیانیان بە شێوەیەکی باش بە کوالیتەی باش بەسە دەبن پاشان. باشە دکتۆر ئێستا دڵکۆنی لە نێو منداڵاندا ڕێژەیەکی زۆر بەربڵاوە دەمێ بپرسم چارەسەریەکانی چین و دەستنیشانکردنی کە ئایا و منداڵن دڵی کونا دەستنیشانکردنەکان چۆنن چارەسەریەکان چۆنن زۆربەی جار ینی ئەگەر هەر کەسێک منداڵی هەبوو بە نەسیحەتی من یاخود بە ڕێی من واچەکە ئیکۆیەکی بکە هەر هەفتەی یەکەم هەفتەی دووەم هەر کاتێک هەتاوەکو بزانین ئایا ئەو منداڵە هیچ کێشەی لە دڵی هەیە یان نە. هەندێک جار نەخۆشەکان دەرێ دکتۆر منداڵەکەم شیر ناخۆیان شیرەکە دێتە دەرێ یاخود سینجی زۆر التیهاب دەکا ئەمە دەچین ئیکۆی دڵ دەکەین زۆر جار لۆمان ڕوون دەبتەوە کە بالفعل ئەوە مشکلێکی هەیە لە کونێکی هەیە لە دڵی بەڵام بەخۆش حاڵیەوە زۆربەی ئەو کونانەی کە لە دڵ دروست دەبن لە ناو زگی داکیان سەتا نۆهەتیان 95یان لە ناگەنە 12 ساڵی بەخۆی قەپات دەبی چا دەبیتەوە زۆربەی جار هەندێک جار دەمینێتەوە بەداخەوە ئەو بە دوو شێواز چارە دەسەر دەکرێت یاخود بە شێوازی قەستەرە و شەبەکە و باڵۆن لە ڕانیەوە دەچن کوونەکەی قەپات دەکەن بە سەوەکی سەیوانە سەیوانێکی گچکە دادەندرێت هەر ناویشی سەیوانە بە ئینگلیزیەکەی یاخود هەندێک جار بەداخەوە کوونەکە ئەگەر حەزمی گەورە بی و ئەو حەزمە سەیوانانە هەتا حەزمەکی محەدەت هەیە دادەندرێت بەس لەوی گەورەتر ناتوانانی دابدرێت پێویستە بە هەرچەندە منداڵیشە بەداخەوە دەبی نەشتەرگەری بۆ بکرێ بەڵکو کوونەکەی بۆ قەپات دەکرێت ئەگەر قەپات نەکرێ ئەگەر تاخیر قەپات بکرێ یاخود عیلەکە زۆر جار ئەوشمان هەیە بەداخەوە نەخۆش دێ 20 ساڵە بەس لە منداڵیەوە کوونەکەی قەپات نەبووە پاش 12 ساڵی زۆر تاخیر هاتیە نەخۆشەکە کاریگەریەکە ینی دڵەکە تێک دەچی چونکە زەختی دڵ دوو پارچەیە لای ڕاستە و لای چەپەی زەختی لای ڕاستەی کەمە زەختی لای چەپەی زۆرە کاتێک ئەو کوونە دروست دەبی زەختی لای چەپەی دەستە لای ڕاستەی بە شێوەیەکی وای لێ دێت دڵەکە ئەگەر قەپاتی بکەی ئەو کوونە لەو عمرێکی محەدەت نەخۆشەکە لەوانە جان لە دەبزە ناتوانین تازە قەپاتی بکەیت دەبی دڵەکەی لۆ بگۆڕی بۆیە ئەمن لە بیدایەتی وەڵامدانەوەی پرسیارە زۆر بە پێویستی دەزانم هەموو منداڵێک کە لەدایک دەبی ئەگە مانجی یەکەم بێگە هەفتەی یەکەم بێ هەفتەی دووەم بی ساڵی یەکەم بی ئیکۆیەک ئەنجام بدرێت لە ئەوەی بزانی ئەگە کونیە تا زووتر قەپات بکرێ و نەگەینە ئەو مەرحەلە ناخۆشە. دکتۆر مەسەلەن منداڵ هەیە ئێستا تووشی نەخۆشی دڵکۆنی بووە و تاوکو ئێستا نەبردراوەتە نەخۆشانەوەتە دایکەکەیان باوکەکە نەیانزانیوە نیشانەکانی چێکە مەسەلەن داکەکە بترسێتن ئەو منداڵەکە تەبیعی نییە مەسەلەن زوو سینجی التیهاب دەکا لە ساڵێکی 6,000 سینجی التیهاب دەکا بۆ نمونە یاخود منداڵەکە بەخۆی دەرێدایە دڵم سەریع لێ دەدا یان دڵم تەنگە نەفەسم یان دەرێ سینگم دێشی منداڵەکە بەخۆی هەز دەکەی لە مەکتەبێ ئەو دانیشتیا منداڵەکان کە غار دەدەن منداڵەکە لەوانەیە کەم دووبی یاخود منداڵەکان دە قسان نەکە داکەکە دەبینی ئەوان کەەوە هەر دەپەڕن لە حەدیقەی گەمەی دەکەن لە بەدوێک دەکەون ئەو دانیشتیا ماندووی دەکە منداڵەکە ناتوانانی برێ ئەمن وەرە بمبەنە دکتۆری یان نازانی بەس داکەکە دەبی زیرەکبی بابەکە دەبی زیرەکبی ئەو منداڵێ من لۆ وەچی لەگەڵان غار نادە یان کە غار دەدە بە پاش دەکەوی